بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ کازانی ڕۆژی ژینگەی پارێزگای سلەیمانیە بۆ مەبەستەش هەڵمەتێک بەڕێوەچێ ئەویش سەوزکردنی ڕێگای نێوان عربەت و سەید سادقا بۆ ئەوەی کە بتوانن لەم ڕۆژەیە ئەو شوێنە بە سەوزی ببینرێ بۆ بتوانن بە شێوازێکی باش کار بکەن بۆی کە ئەو ڕێگایە بەرەو سەوزمەند بەرن بۆ مەبەستە تەرزەمان لەگەڵایە ڕاستەوخۆ بابزانین هەڵمەتەکە چۆن دەست پێکە و چۆن خۆیان ئامادە کردووە وەکوێی ئەو شەقامانە سەوز ئەکرێت تەرزە ئەگەر جۆ لە منە سلااو لێ بێ و بەیانی باش تەرزە سڵاوە لێبێت. بەڵێ سلااو لە ئێوە و تایبینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێبێت بە ئومێدەم بەیانێکی پڕجوانی و ئارامیتان هەبێت وەکو خۆشتان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ پرۆژەیەکی هەرە گرنگ لەسەر ڕێگەی عربەت سایق بەڕێو دەچێت بێگومان کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانیە هەر بۆیە بە سەرپەرشتی فەرمانگەی ژینگەی سلێمانی وەک پرۆژەی لە بری سەوزکردن کۆمپانیای فازلینگ بە هەمانگی لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانیە هەستاون بە سەوزکردنی نێوانە ڕێگەی سەرەکی عربەت سایق با درێژی 22 کیلۆمەتر کە نزیکەی 8,000 نەمامی تێدا ئەڕوێنرێت جا بەهۆی ئەوەی کە بۆ نمونە لەم ڕۆژەشا بۆ بەرز نرخاندنی ئەم ڕۆژەش زیاتر تیمەکانی نێو فەرمانگەی ژینگەی سلێمانی و لەگەڵ کۆمپانیای فاسلینگ و بە ئامادەبوونی چەندین میوان و ژینگە دۆستان لێرە ئامادە بێت لەبەرەوەی چەندین وتاری تایبەت لێرەیە بەڕێوە دەچێت و دوجاریش لەسەر ڕێگەی نێوان عربەت سایق بە درێژی 22 کیلۆمەتر وەکو ئاماژەم پێکرد نەمامەکان ئەڕوێنرێت بەڵام لە کاتژمێرەکانی دواترە بێگومان چەند ڕۆژێک ئەخایەنێت بۆی ئەمە هەلێکی گرنگەنراوە بۆ سەوزکردنی زیاتری ژینگەی پارێزگای سلێمانی جا بە ئەوی ورتر لەسەر تەواوی ئەم بابەتانە یاخود ئەم پرۆژایی کە باسمان کرد لەسەر ڕێگەی نێوان عربەت سایق ئەچمە لای میوانی سەرەکی پرۆگرامەکان زۆر بەڕێز کاک دیار غەریبم لەگەڵا بێت کا بەڕێزیان بەڕێوبەری فەرمانگەی ژینگەی سلێمانی کاک دیار سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر بیتە لای ئێمە سپاس دەکەم کاک دیار بار لەوە دەست پێ بکەین ئەم پرۆژەیە بۆ یەکەم جارە کاری لەسەر کراوە چۆن ئەو هەماهەنگیەتان کرد لەگەڵ کۆمپانیای فازلینگە کە ئەم جێگەی هەڵبژێرن بۆ پرۆژەی سەوزکردن ڕاستی ئەم پرۆژەیە لە ساڵی 2017ەوە پرۆژه لە بری سەوزکردن هەر بیرۆکەیەک بوو کە بۆ چارەسەرکردنی کۆمەڵی کێشەی پرۆژە جۆرە و جۆرەکان کە شوێنیان نەبوو لە شوێنی خۆیان سەوزکردن ئەنجام بدەن ئەم پرۆژه لە بری سەوزکردنە بیرۆکەکەی لە لای ئێمە گەڵاڵە بوو و کاری لەسەر کرا و لەو کاتەوە بەردەوامی هەیە بەڵام ئەوەی بەڕێژەیەکی بەرچاو کە یان بەڕێژەیەکی زۆر کە ئەنجام درابێ ئەم ساڵ و پار و پێرار بووە و ئەم ساڵیش وەکو وتم ئەمە یەکەم جار نییە لەم پرۆژان ئەنجام دەدرێت پرۆسەیەکی بەردەوامە ساڵانە چەندین دۆنم جاری وایە دەیان دۆنم سەدان دۆنم سەوزکردن ئەنجام دەدرێت وەکو پرۆژەی لە بری سەوزکردن کە ئەتوانم بڵێم ڕوبەرێکی زۆر بەرفراوان ئەگرێتەوە لە سەوزکردن لە سنووری پارێزگای سلێمانیە کە ئەمەش مای خۆشحاڵیە ئیدارەدانیشی ئەکەوێتە سەر و کۆمپانیانی کە سەوزکردنەکە ئەنجامەدەن و ئەمە هاوکاری نییە بۆ ژینگە بەڵکو ئەرکێکی ژینگەیە و مەرجە لەسەر کۆمپانیەکان کە ڕوبەری سەوزایان هەبێ ئەگەر لە لای خۆیان ڕوبەری سەوزایان نەبێ پێویستە لە شوێنێک کە سەوزکردن ئەنجام بدەن ئیدارەی بدەن خزمەتی بکەنەوەکوی بەشێک بێ لە پرۆژەکەی خۆیان لە هەمان کاتیشدا وەکو وتم ئەم پرۆژێ بە پرۆژەی لە بری سەوزکردن ناسێنراوە. کاک دیار ئەوەی کە هەیە ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانی ڕۆژێکی هەرە گرنگە ئێمە تەنیا یەک ڕۆژمان بەسە بۆ ئەوەی کە بتوانین پرۆژەی لە بری سەوزکردن زیاتر گرنگی پێبین بەڕواندنی چەندین نەمامیانی 8,000 نەمام ژمارەکەی کەم نییە یاخود ئێمە ئەتوانین زیاتر گرنگی بین بەم ڕۆژە و ئەم ڕۆژە زیاتر بەرز بنرخێنین بە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی ژینگەی پارێزگای سلێمانی لە ڕاستیدا ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانی کە ئەمەوێت هەر لێرە و پیرۆزبایی خۆم ئاراسی تەواوی ژینگە دۆستان و هاوشاریانی خۆشەویست بەو بۆنەوە بکەم با بڵێن بەروارەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2000 کە بە ڕەحمەت بێت سەرۆک مام جەلال لەو کاتەدا یەکەم بڕیاری پاراستنی ژینگەیی بە بڕیاری 141 دەرکردووە ئێمەش بۆ پێزانین بۆ گرنگی ئەو بڕیارە کە خزمەتێکی دواتر حکمی یاسای وەرگرتووە خزمەتێکی بەرچاوی لە پاراستنی ڕوبەری سەوزایی ژینگەدا کردووە ئەم ڕۆژەمان لە ساڵی 2017دا پێشنیار کردووە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی دواتریش لە ساڵی 2021دا پێشنیارمان کردو بۆ دەستی پاراستن و چاکردنی ژینگە ڕاستە
ئەم ڕۆژە ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانیە بەڵام ئەوانەی ژینگە دۆستین ئێمە هەموو ڕۆژێکمان بە ڕۆژی ژینگە ئەزانین بۆ پارێزگاکە تەمە ناکەین تەواوی هاوشاریانی خۆشەویستیش هەمان بیر و بۆ چووی ئێمان هەبێت لە پێناو پاراستنی ژینگەیە چونکە بەڕاستی ژینگەیەکێکە لە سەرەکیترین فاکتەرەکان کە خۆشگوزەرانی تەواوی ئێمە و هاوڵاتیانیش دیاری ئەکات هیچ کامێکمان ناتوانین خواردنێکی خۆش بە ئاوێکی پیسەوە بخۆین هیچ کاممان ناتوانین لە ژوورێکە خواردنێکی خۆش و ئاوێکی پاک بخۆینەوە ئەگەر هەواکەی پیس بێ و ئەگەر هەواکەش و ئاوەکەشمان پاک بێ خواردنێکی پیس ناتوانین کە دیسانەوە ئەویش لە خاکەوە سەرچاواگرێ و هەر خاکێک پیس بێت خواردنەکەی کە لە سەریشی بەرهەمێت دێت پیس ئەبێت هیچ کام بەم فاکتەرانە کە هەمووی کاریگەری ژینگەیان لەسرە خۆشگوزەرانی ئێمەیەتە ئاراوە و بەبێ ئەو فاکتەرانە ناتوانین خۆشگوزەرانی تەمە ناکەم هەموو لایەکمان بەشدار بین و ئەمڕۆ تەنها بۆ بەرز نرخاندنی ینی بۆ پێزانینە بۆ ئەو بەرواری یاسایە ئەگەر ناوەکوتم ئێمە هەموو ڕۆژێکمان بە ڕۆژی ژینگە زانین هیوادارین هەموو هاوڵاتیانش هەروە بن. کاک دیار زۆر بە کورتی چونکە ئەزانم وتاری تایبەتت هەیە و هەندێک پەیامی جیاوازی لە کەناڵەکان هەیە ئەگەر ئەماشە بکەین بەوەی کە ئەو نەمامانەی کە لێرە لەسەر ڕێگەی عربەت سەی سایق بە درێژی 22 کیلۆمەتر کارەکان چۆن بەڕێوەچێت ئەو تیمانی کە لێرن چۆنی کار ئەکەن لە کاتژمێر چەنەوە دەست پێیەکەن ڕاستی خۆت دەزانی 8,000 نەمان بە یەک ڕۆژ نانێژدرێ ئەمە پرۆسەیەکی بەردەوامە لە مانگی هەشتی ئەم ساڵەوە بە تقریبی خەریکی چاڵ هەڵکەندن و خۆڵ هێنان خۆت دەزانی ئەو خاکەی کە لە نێوان جادەکانە پێویستی بە خۆڵیکە هەیە و لە هەمان کاتیشدا نەمام عادەتەنە بێت لە مانگی 11دا بنێژرێ ئەم پرۆسەیەکی بەردەوام بۆ تەبان هەر ئەم هەڵمەتی 22 کیلۆمەترە نییە ئەم پرۆسەی سەوزکردنی 22 کیلۆمەترە نییە هەر ئەمڕۆ باخچەی بەڕوبەتی کوالیتی کۆنتترۆلی سلێمانی بەڕوبەری چواردۆنم سەر و چواردۆنم سەوز دەکرێت لە هەمان کاتیشدا سێ باخچەیتر لە ناو شاری سلێمانیە بەڕوبەری دۆنم سەوز ئەکرێت کە هەریەکەیان بۆ نمونەت ئەو چواردۆنمەی بەڕوبەتی کوالیتی کۆنتترۆل لەلایەن کۆمپانیای پایۆنیرەوە ئەنجام ئەدرێ لە هەمان کاتیشدا ئەوی سێ باخچەکەش لەلایەن کۆمپانیای باخی ژاڵەوە ئەنجامەدرێ کە تەواوی ئیدارەدان و خزمەتکردن و پاراستنی ئەم سەوزکردانە لە ئەسوی ئەم کۆمپانیانەیە کە ناومان هێنان و ئەرکێکی ژینگەیشە لەسەر شاریان. یەکێک لەو خاڵە گرنگانش زۆر بەڕێز کاک پاڤڵ جەلال تاالبانی کە پرۆژەی سەوزکردن یاخود ئەو نەمامانی کە پارساڵ کە کارێکی زۆر باشی لەسەرکە پێم خۆشە زیاتر پەیامێکی تر وەبیری هێنانەوەی تەواوی هاوڵاتیان بێ بۆ ژینگە دۆستی و ژینگە پارێزی هەرێمی کوردستان. ڕاستی ئەوەی جێگەی خۆشحاڵیە بۆ تەواوی ژینگە دۆستان بۆ تەواوی هاوشاریانی خۆشەویست کە لە دیداری یەکێتیا چەند ڕاستپاردەیەک بوو لە دیداری یەکێتی نیشتمانی کوردستاندا یەکێک لەوانە سەوزکردنی شارەکان بوو کە بە خۆشحاڵیەوە سەرۆک باڤڵ جەلال تاالبانی بڕیاری ناشتنی 1 ملیۆن نەمامی بۆ جێبەجێکردنی ڕاستپاردەکانی دیداری یەکێتی نیشتمانی کوردستان دەرکرد و ڕێژەیەکی زۆر لە خۆشحاڵی ئێمە لەوە خۆشحاڵی ترمان ئێمە ئەوە بوو پێش ئەوەی ئەم هەڵمەتە ئەنجام بدرێ بیر لە ئیدارەدانی ئەم هەڵمەتە کرایەوە و بیر لە خزمەتکردنی خزمەتکردنی کرد کرایەوە دوای سەوزکردنی کە خزمەتکردن و ئیدارەدانی هەر ڕوبەرێکی سەوزایی لە ئەنجامدانی سەوزکردنەکە گرنگترە چونکە هەر نەمامێک بنێژرێت بەڕاستی ئەگەر بیر لە خزمەتکردن و ئیدارەدانی نەکرێتەوە زەرد ئەبێ نەک سەوز ئەبێ ئەوەش جێگەی خۆشحاڵیە وەکووتم جگە لە گرنگی هەڵمەتەکە کە 1 ملیۆن نەمام دەست بە ناشتنی کرا و ڕێژەیەکی زۆری تەواو بووە خزمەتکردن لە بەرچاو گیراوە کە ئەوە زۆر مای خۆشحاڵیە بە تەواوی ژینگە دۆستان و ئەوانەی خزمەت بە ڕوبەری سەوزایی دەکەن. زۆر سپاس بۆ ئێوەش کردی دەستەکانە خۆش بێ سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک دیار شێخەری بەڕێزیان بەڕێوبەری فەرمانگەی ژینگەی سلێمانی جا ئێستا پێم خۆشە بچمە لای میوانی دومی پرۆگرامەکەم زۆر بەڕێز کاک مستەفا قۆچەم لەگەڵا بێت بەڕێزیان نوێنەری کۆمپانیای فاستینگ کاک مستەفا سپاس بۆ ئامادەبوونە سلااو لێبێت زۆر سپاس هەربا لەوە دەست پێ بکەین بۆ یەکەم جار ئەم پرۆژەیەتان لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمانی و لەسەر ڕێگای عربەسەی سایق چۆن بیرتان کردەوە لە ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانیە لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانیە ئەم کارە جوانە ئەم پرۆژە جوانە کاری لەسەر بکەن.
پێشەچی بەخێر بێن خۆشحاڵین کاوێنگۆ ئامادەنە لێرە و ئەمەش زۆر خۆشحاڵین کە لە شاری سلێمانی خۆشەویستین طبعاً ئێمە وەکو کۆمپانیای فاستلینک هەمیشە پێشەنگین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان بەنسبەت مۆزوعی ژینگەش ئێمە لەگە هەماهەنگی لەگەر فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی پێیان ڕاگەاندین کە پێویستە ئێمە پرۆژەک ئەنجام بدەین لە شاری سلێمانی خۆشەویست وەکو پرۆژەی لە بڕی سەوزکردن بێ ئێمەش ئەو ڕێگەیەمان دیاری کرد کە ڕێگای عربەت سەی سادقە بە درێژایی 22 کیلۆمەترە کە زیاتر لە 8هزار نەمامی کالیپتۆس دەڕوێنین لێرە طبعاً ڕوانەکەی و پاراستن و لە ئەستۆگرتنی هەموو لەسەر ئێمەیە طبعاً ئەو ڕۆژەشمان دیاری کرد چکە ئەو ڕۆژێکی پیرۆزی ژینگەیە و وابزانم کاتی خۆی بەڕێز سێخواڵی خۆش بوو مامزەلال ئەو ڕۆژەی دیاری کرد بوو زۆرمان پێخۆش بوو کە ئێمەش لەو ڕۆژە ئەو پرۆژەی ئەنجام بدەین. ئەوەی کە هەیە کاک دیار هەندێک ڕوونکردنەوە یا لە سەرتاوی پرۆژەکە پێمان بڵێ نێوان تەواوی نەمامەکان ناشتنی ئەو نەمامانە چۆن ئەبێ شێوازی ئاودێریەکەی چۆنە بێ شێوازی کارکردنەکان چۆنە بێت کە ئێوە بە بڵێن ماوەیەکی زۆر بتوانن لەم ڕێگا سەرکی نێوان عربەت سەی سایق بێگومانەمە کارێکی جدی و کارێکی زۆری ئەبێت ئەم تیمانە کاری لەسەر بکەن چۆنی دابشتان کردووە کارەکان شێوازی ئاودێریەکەی شێوازی بەخێوکردن و پەروەردەکردنی نەمامەکان بەڵێ سەرەتا فەرمانگەی ژینگەی سلێمانی کە ئەوان شارەزان لەو بوارەی ئێمە هەر هیچ بابلێن هیچ هەنگاوێک نانین بێ ئەوەی پرس بەوان نەکەین لەگەر فەرمانگەی ژینگەی سلێمانی کە دانیشتین پێیان وتین کە بینی نەمامەکان 2 مەتر یاخود 3 مەترە لەو نێوانەیە لە بینی 2 مەتر تا 3 مەترە نەمامەکان دەوی بنێژی طبعاً پاراستن و دەرمانکردنیشی ئێمە تیمێکی تایبەتمان هەیە کە شەو ڕۆژ لە ئامادە باشیدان بۆ ئەوەی ئەو نەمامانە پێ بگەن و بگێتە ئاستێکی جوان بگێتە ڕادەیەکی جوان بگاتە ڕادەیەکی جوان و پاراستنی بکەن و ئاودێری بکەن تاوەکو ئەو کاتێک کە ئەو نەمامە شێوازێک و شکلێکی جوان و گەشاوە دەداتە ئەو ڕێگایە. پرۆژەکە چۆنە بینی کە بۆ یەکەم جار ئێوە و کۆمپانیای فاستلینگ وەکو نوێنەری کۆمپانیای فاستلینگ ئامادەن و لەم ڕۆژەیە ئەتانێت چ پەیامێکی ژینگەی بە هاوڵاتیانی خۆشەویست بگەێنن. طبعاً ئەمە زۆر خۆشحاڵین کە دەستپێکی پرۆژەکەمان و یەکەم پرۆژەمان لە شاری سلێمانی دەست پێ کرد داوا دەکەین لەو شوێنانەی کە با بڵێن هەتا بتوانن دار بچینن نەمام بچینن ئیشی ژینگەی بکەن چونکە ئەوە خزمەتێکە بۆ شارەکە خزمەتێکە بۆ خەڵکەکەش بۆ هەوایەکەیە بۆ تەندروستیە سوودێکی زۆری دەبێت بۆ دەوروبەر بۆ خۆمان ئینجا بۆ خەڵکەکە. دەستەکانە خۆش بێ با زۆر لە کاتانێک دێن سپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵ بن مەمنونی سپاس بۆ میوانەکەشم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز کاک مستەفا قۆجە بەڕێزیان نوێنەری کۆمپانیای فاستلینگ خۆشەویستان وەک لە دیمەنەکانە ئەیبینن ژمارەیەکی زۆر لە میوانانی خۆشەویست ئەو کەسە بەرپرسانەی کە لێرن هەمویان کەسانی بەرپرسی ژینگەیی و چەندین کەس و لایەنی تریش لێرە ئامادەن لەبەرەوەی چەندین وتار لێرە خوێنرێت و دوجار دەسەکرێت بە پرۆژەکە جا ئێستا پێم خۆشە بچمە لای میوانێکی دیگەی پرۆگرامەکەم زۆر بەڕێز کاک بەهرۆز سالارم لەگەڵا بێت بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی کاک بەهرۆز سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بە هەر لەوە دەست پێ بکەین کاک بەهرۆز لە ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانیە پەیامتان چییە تانەوێ چی بە هاوڵاتیان بڵێن چی بە تاکەکانی کۆمەڵگە بڵێن لە ڕۆژی ژینگەی سلێمانیە داواکارم لە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان کە بەیەکەوە بتوانین هەم شارەکەمان هەم هەرێمەکەمان سەوزترکەین جوانترکەین ژینگەکەی خاوێنترکەین و ڕێژی سەوزایی زیاترکەین بۆیە بەدەستخۆشیەوە بۆ فەرمانگەی ژینگەی سلێمانی بە ئامانگی لە ئەنجومەنی شارەوانی سلێمانی و بەڕێز سەرۆکی شارەوانی سلێمانی خاتو لەیلا کە هەمیشە پاڵپشتن بۆ جوانکردنی ژینگەی شاری سلێمانی ئەمڕۆ کە لەم ڕێوڕسمەدا کە ژمارەیەکی زۆر نەمام لە شارڕێگای عربەت بۆ سەی سایقە ئەڕوێنرێت و ئەم پرۆسی لە بری سەوزکردنە کە پرۆسەیەکی زۆر گرنگە دەستیان پێ کردووە بە دەستخۆشیەوە کە زۆربەی زۆری شاری سلێمانی و قەزا و ناحیەکان ئەگرێتەوە بۆیە من ئەتوانم وەکو بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی قسە لەو سنووری جوگرافیای بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانیا بکەین کە لێرە وەکو مژدەیەکیش ڕایگەیەنین کە ئێمە ئێستا لە دەستپێکی هەم پاکردنەوەی زەویەکان هەم ڕێخستنەوە هەم دیزاینەکانیمان تەواو کردووە کە لە ئێستادا زیاد لە 45 دۆنم لە ناو وەندی شاری سلێمانیا لە سنووری بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانیا لە ئێستا ئامادەسازیمان کردووە بۆ هەم داڕواندن هەم سەوزکردنی ئەو شوێنانە کە شوێنەکانیش
هەمووی شوێنی گرنگن لە ناو شاری سلێمانیە هەمووی شەقامی سەرەکی لە ناو شاری سلێمانیە بۆیە ئێمەش پرۆسەکانمان بەردەوامە بێ تا بتوانین پێکەوە ژینگەکەی هەم شارەکەمان هەم هەرێمەکەمان جوانترکەین. بەڕێستان تا چەندە ئامادەی خۆتان نیشان ئەیەن کە ئەمڕۆ لەم پرۆژە جوانەیە پرۆژەی لە بری سەوزکردنە بەشدار بن و سەرجەم ئەو تیمانەش کە لە باخچەکانی سلێمانیە کارەکەن. بەڵێ وەکو سەرەتا ژاماژەم پێیا بێکەوە توانین ژینگەکەمان هەم سەوزترکەین هەم جوانترکەین بۆیە ئەمە جێگەی دەستخۆشیە بەڕاستی ئەمە بڕیارێکی زۆر گرنگم لە بری سەوزکردنە کە ئەو وەبەرهێنارە یان لایەنانە یان کۆمپانیانەی کە لەو شوێنانەی خۆیانە کە پێویستە نیسبەیەکی بۆ 25 عفو سەوزاییان هەبێ ئەگەر ئەو نیسبێت تەواو نەکرێت لە شوێنێکی کەیە یا بە هەر هۆکارێکی کە بێ ئێنەر لە جێگایشی کە شوێنێکی کە سەوزەکرێ بۆیە ئەمە جێی دەستخۆشیە هەم بۆ ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە بڕیارێکیان داوە هەم بۆ فەرمانگەی ژینگەی سلێمانی بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی و بۆ ئەو لایەنانش کە خەریکی تەنفیزی کارەکانن و شوێنەکانیان ئەو شوێنانی کە سەوزیەکەن شوێن بەرنامەی چڕوپڕیان بۆدانراوە بۆیە ئێمە هاوکارین وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکان بە بەڕێوەبەرایەتیەکەمان بەسەر جەمکارمەند و باخەوان و چاودێرەوە کە ئێستا وەرزێکی گونجاوی شە بۆ ڕواندن بۆیە ئێمە ئامادەین و پلانێکی زۆر چڕوپڕمان داناوە وەکو باسم کرد لە ماوە نزیکانەیە زیاد لە 45 دۆنم لە ناوەندی شاری سلێمانیە کە بەرزەپردەکانی شارڕێگاکانە لە بازنەی مەلیک مەحموود لە مەنتیقەی کورساد لای مەنتیقەی کانیبا کە تۆزێ سەوزایی زیاتر لەوێ ئەکرێ بۆیە ئەم شوێنانە بەدەستخۆشیەوە کە جێگاکان هەڵبژێردراوە لە ئێستای خەریکی پلان و ڕێخستنەوە و سیستەمی ئاودێری و چاکردنی خاکەکەی و ڕواندنی نەمامەکانین بۆ ئەم پرۆسێ بەردەوامین ئێمە هاوکارین و داواش لە هەموو لایەنەکانەکەین لە هاوڵاتیانی شارەکەمانەکەین کە هاوکار بن چووکە بەڕاستی سەوزکردنی نەمامێک ژینگەیەکی دروستری جوانترمانەیەتێ بۆ شارەکەمان بۆ هەرێمەکەمان پێکیشەوە توانینەوە کارە بکەین. هاوڵاتیانی ژەتوانن بەشدار بن دەستەکانە خۆش بێ کاک بارۆزگیان سوپاس بۆ ئامادەبوونت دەستەکانە خۆش بێت سوپاس بۆ میوانەکەشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک بەهرۆز سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی بێگومان گرنگیدان بە ژینگە و سەوزایی لە هەر جێگەیەکی کوردستاندا جێگەی دەستخۆشیە جێگەی ئەوەیە کە ئێمە بە ئەرکیشانی خۆمانی بزانین وەکو تاکەکانی کۆمەڵگا بۆیە ناشتنی 8,000 نەمام بە درێژای 22 کیلۆمەتر لەسەر ڕێگەی ئاربەت سەی سایق ئەمە پرۆژێکی جوانە نراوە لە ڕۆژی ژینگەی پارێزگای سلێمانیە بە ئومێدینەم پرۆژانە زیاتر بگرێت ئەمە تاوی زانیاریەکان بوون بۆ ئێوە تاوی بینەرانم گواستەوە ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمۆن. دەستخۆشی بۆ تەرزە دەستخۆشیش بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لێ ئامادە بوون بە بەڕێوەبەرەکانی شۆ کە هەمویان ئەویان دووپات کردەوە ئەم هەڵمەتە بەردەوامیە بێ لەبەرەوەی ڕێژەی نەمامەکان زۆرە لەوانەیە بە تەنها بەم ڕۆتاوانە بێ لەوانەیە ماوەیەکی پێ بچێ بەڵام گرنگەوەیە کە بتوانێت ئەو ڕێگایە سەوز بکرێت تاوەکو زیاتر ژینگەکەمان بەرەو سەوزبوون و بتوانین ئۆکسجینێکی پاک و خاوێنیشمان هەبێت ئەمە بۆ پارێزگای شاری سلێمانی زۆر گرنگە.